سلام علیکم بەخێر بن سەر چاو لە هەر شوێنێک و بەرنامەکەمان تۆشارکەن امیدوارم هەمیشە خۆش و ساک و سڵامەت بن. من ڕۆژای یوسفزەگی لە بەرنامەیەکی تری بانەواز شەعر چاوە دەگەی بۆ خاومەتان لە بەرنامەی ڕۆژمانە کاک چاوە وەزان دوو شعری ئامادە کردە ئەو من قسەی فرە ناکەم. کاک چاوە گیان سڵام بەخێری سەر چاو. سلام سەر چاوم مانێ نەوێ خەسە نەوێ ڕۆژاگیان مەمنون لەم بەرنامەگەلە و لەم زەحمەتەوەی کێشێ. من ئەمڕۆ هەروەک خۆ ئشارەت کرد دوو شێرم لە نەزەرا هەست ئەگەر وەخت ببێ هەردووکیان بخوێنینەوە. یەکیان شێعرێکی کۆتات بە ناوی بێدەنگی شەو کە تقریباً فرە کۆن نییە 2007 وەلێ شێعرە تریش هەست کە مەشهوریشە شێعرەکەت بە ناو فەرشی ماڵەکەم کەەوە هێن 6 ساڵ لەوەم بەرە تقریباً فەرشی ماڵەکەم. ئەگەر کارێکی وا بکەین کە فریا بکەین ئەوی شەر بخوێنمەوە. بەرحاڵ ئەم دەفعە بە دوو شێعر عەزیزان مێهمانەکەین، شێعرێکی تازە بێدەنگی شەو و شێعرێکی قەدیمیش فەرشی ماڵەکەم. خۆش بێ فەرموودەتی پێکە دێ ئەگەر واسە بە من شێعری بێدەنگی شەو مەقسوودی من لە مەسەلەی بێدەنگی شەو ئەوەسە کە لە زیندگی واقعیە بالاخره شەو بۆ ئێستراحەتە، شەو بێدەنگ بێت. وەلێ لە زندگی ئەکسەر ئێماکە لە شارگەلا زندگیەکەین بازە وەختێک مەسەڵ مۆتۆرسیکلێتت تێت ڕەدەبێ، ماشینێک تێت ڕەدەبێ، مەسەڵ ئەگەر ئامبولانس بێت ئاژێر بکێشە ئینسان دەرکێکا کە ئەمە ئامبولانسە خەریکە خزمەتەکە بە نەخۆشێک ئەو مشکل نییە. وەلێ ئەگەر مۆتۆرسیکلێت بێت ئینسان ناڕەحەتە بێ بۆ چ مەسەڵەن شەو ئارام بێت. محەممەدی ماملێ گۆرانی بێژی مەشهوری دەنگخۆش کە فرێک لە گۆرانەکانی فرە بە دڵمەنەوە لە کیاگەم دەبارەی شەو مەسەڵەن شێعرێکی هەیە ئێزە باش شنەی شەماڵ بێ بە شەو بدا لە گۆنای نازدار ڕاپەڕێ لە شیرینی خەو. فکرم کردوتەوە ئەگەر کەسەکە گە ناداری تۆیە ئەگەر خەوی پیاکەفتگا دیوازی لێبرە بۆ چه خەبەرەکەی تۆتە با بخەفەی لابد احتیاجێت بە خەو. شەو ئەشێ بێدەنگ بێ، بێدەنگی شەو لەم شێعرا من وەسفم کردووە. تقریبا ئەتوانم بێژم تەجربەی زندگی من دەفعەتی شارەم پێکرد بەسە ئەمە عن کتێوەکە لێرە نیشانێدەم. ئەم کتێوە ناوی The Poetry of Experience. ئەمە تقریبا 70 ساڵ بەر لە ئێستام کتێبە نووسیاگە، وەلێ ئەوە کتێبێکی مهمە لە زمینەی شێعرا کە دووبارە هات دانشگای هات کە دووبارە چاپی کردەسەوە. باسی ئەوەسە شێعر لە تەجربەوە ئیلهام بگرێ. طبعا شێعر هەر لە زەمان قەدیمیشەوە هەتا ئیسش بەشێکی شێعر مربوطە بە فانتزی، ئەوە کە لە ئیستلاحی فارسی و عەرەبیە پێژن خەیاڵ یا پێژن سوەری خەیاڵ. بەخە شێعر لە تەک خەیاڵ یا لە تەک فانتازیا ارتباطێکی هەیە، یعنی نەوعێک دنیای فانتاسی شاعر منعکسەکە. وەلێ لە ئەین حاڵە شێعر بێ ارتباط نییە بە تەجربەی زندگی، بەستگی بۆسە خودی شاعرەکە یا ئەو کەسەکە و شێعریە وتەیە چۆن زندگی کردووە. من بەشی فرەی شێعرەکانم مبتەنیە لەسەر تەجربەیەی کامبینیشنێک تەرکیبێک لە تەجربەی زندگی ئەوەی کە پێڵێن living experience و فانتاسی شێعری یا فانتاسی ئەدەبی. ئەم دوانە لە تەرکیبی ئەم دوانە
من شعرم حەزم کردگە لە ئەم دوانە بەیەکۆ تەرکیب بکەم شعر فقط فانتاسی نەبێ یا بەرعکسش فقطش تجربە نەبێت چون ئەگە فقط تجربە بێ وەک ڕۆمانی پێتێ ڕۆمان مەسا ئەغڵب زندگی ڕۆژمەڕە تەرسیمەکە نەست مثلا لە زوانی سوێدی و ئینگلیسی و ئەمانە زوانی ئەوروپایە کلمەی پرۆس کە بمانای نەسلە بمانای پەخشانە لە عین حاڵە بمعنای بێتامیش هەست مثلا لە ئینگلیسیاژن بۆرینگ پرۆس بمعنایەک بۆرینگیشە یعنی مثلا بۆیە من سعیم کردو مثلا ڕۆمانی باڵادی شادی ڕۆمانێکە نزیکەی 180 سەفحە سعیم کردو لە ئەوەڵ تا ئاخر شعر بێ نەک پەخشان چون پەخشان خەستە کنەندەیە وەلێ مەزرمەوەتە ئەگەر تەنیا تەجربە باس بکرێ وەسە پەخشان بێ وەسە ڕۆمان بێ وەلێ ئەگەر هەردووکیان بێ وەختە شعر و خەیاڵ و تەجربەیەک و تەرکیب بێ لەنظە منەوە ئەوە زیاتر مورد پەسەندە بۆ گوتم ئەم کتێبیشە The Poetry of Experience بە نظر خۆمێکە لە کتێبە مهمەکانی مربوط بە شێعرە کە تقریبا شاید 80 ساڵ بەر لە ئێستا ئەوەڵ چاپی کریاگە وەلە دووبارە چاپ کریاگەسە مهم بوو بەرحاڵ بەنویسە شێری بێدەنگی شەوە خوێنمەوە بۆتان تەسەووڕەکەم فرە احتیاجی بە شەرح و بەست نەبێ وەلە بەرحاڵ ئەگەر شوێنێکی تو احساست کرد احتیاج هەست بۆ تەوزیح بدەم پێم بێژە تا تەوزیح بدەم حتما ئەم شێرە لەوەڵۆ کە عنوانەکەی بێدەنگی شەوە وەلە لە پاڵیا ئەو بەشە لە گۆرانی ماملێم یادداشت کردووە کێژە باشنەی شەماڵ بێ بە شەو بدا لە گۆنای نازدار ڕاپڕێ لە شیرین خەو محەممەدی ماملێ ئەم شێرە مەزمونی شێرەکەم لەگەڵ ڕێز و احترام و خۆشەویستیەکی فرم بۆ محەممەدی ماملێ بەڵام مەفهومەکەی فرەیەک لە شێر و ئەوانەی کوردی یا حتا فارسی وەمانش فرەتر بەسیەوەکەن کە نازدارەکە ڕاپەرێنن لە شیرین خەو من بەرعکس ئەژم بلەخ نازدارەکەش وەکو من وەکو تۆ وەکو هەرچی کەسیتر ئەوش احتیاج و شاید حتا ئەو کە زیاتر مانەوە بوو بێ بە ئیسراحەت بکایتە خەو ئیسراحەتە خەو تقریبا بەشێکە لە زیندگی بەشەر کە تیا ئینسان خۆیەتی خودی خۆیە متوەجهی خۆم لەبەرەوە بۆ ئەمانە شەرحدەم بۆ ئەوانە وای گوێچکە دەن بەم شێرە یان مەسەن تێکستەکەی خوێنم متوەجه بن کە من هەدەفم چی بووە هەدەفم وایە ئارامش ئیسراحەت بەشێک مهمە لە زندگی و خەو بەشێکی مهمە لە زندگی لە حاڵەکە لە عرفی معمولیان معمولاً وان نییە مەسەن ئەرزش گوزاریشکی منفی لەبارەی خەوە کرێ زەمنەوە غەڵەتە من مەزرم جەمبەی بیۆلۆژیک و جەمبەی علمیەکەی نییە ئەو من تەخەسوسم نییە تیا کاری من نییە وەلێ جەمبەی ئەحساسەکەم وەسە بەرحاڵ شێرەکەتان بۆ خوێن بێدەنگی شەو پۆپەژمینی بێدەنگی شەو هێواش هێواش درا بەسەر گشت عالەما گرمە نەما هەرا نەما گوێ ئاسوودە پاڵیان داوە بە باڵنجی شلوملی پشتیانەوە مشک ئارام ئارام بۆ خۆی چۆتە دۆخی حەسانەوە سس بێدەنگ بە هەست ڕاگرە بۆ ئارامی هەوای هەناسەی دڵدارت بۆ هەناسە نەرماژۆکەی جوانی نووسوو با سەماکا و پێی ناز بنێ بە گوڵفەرشی نەرمونیانی بێدەنگیدا هەست ڕاگرە بۆ شەپۆلی نەرماهەنگی با پەردەی گوێت بلاوێنێ و بە دەمارەکان تا ئاژین بێ وریا بە دەست نەوەشێنی خەونی نیانی نەشێوێنی
با تێک نەچێ وەزنی شێری هەناسەکەی ڕانەچڵەکێ لە بێدەنگی ڕێگەمە دەشنەی شەماڵ بدا لە گۆینای نازدارت ڕای پەڕێنێ لە شیرین خەو ئای چەند خۆشە بێدەنگی شەو شەرت بە هەرگیز نێگۆڕمەوە بە زوڵاڵترین گۆرانی باڵندە خۆشاوازەکان شەرت بە نەیدەم نە بە جریوەی بولبول و نە قاسپەی کەو ئای لە خۆشی بێدەنگی شەو دەرخۆش تاریخەکەی لەسال 23 ئاگوستی 2017 فەرمە لەو خەت وابزانم خەت ئەوەڵەکەی بوو کەلیمەی تیا بوو حاڵینەوە پۆپەژمین بەڵێ 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 پۆپەژمین پەردەیەکی زۆر ناسکە زۆرتر لە هەورامانە من بیستمە ئەوە دروست ئەیچنن بەڵێ یعنی مەسە مەوج زۆر خەشنە حتا جانماز ئەوە نەرم نییە ولی پۆپەژمین ئیتە هەر تەواو نەرمە و دواش گەورەیشە مەسەن وەختێک پۆپەژمین بووە تەخت ممکنە نەبوو بێ وەلە ئیسە کە تەخت و خواب هەیە پۆپەژمین ئەتوانی بێ بەسەر تەخت و خوابە بە کولی دایپۆشێ وەلێ ئەو نەناسکە ئینسان احساسی ناکە پۆپەژمین کلمەکەشی تەبان کلمەیەکی خۆشە لەبەرەوە من لە ئەوڵ شارەکۆ بێدەنگی شەوم تەشبیه کردو بە پۆپەژمینێک کە دادرابێ بەسەر زندگیە پۆپەژمینی بێدەنگی شەو هێواش هێواش درا بەسەر گشت عالەمە گرمە نەما هەرا نەما گوێ ئاسوودە پاڵیان داوە بە باڵنجی شلوملی پشتیانەوە اینە دوودانە گوێشکەکەت ئیسراحەتەکەن ئەوانش پاڵیان داگەسەوە بە خودی مەسەڵەن سەر بووگە بە باڵش بۆ گوێشکەت گوێشکەت پاڵی داگە بە باڵش مێشک ئارام ئارام بۆ خۆی چۆتە دۆخی حەسانەوە یعنی شەو کە بێدەنگی هەیە و کە گوێشکە ئارامە مەغزیش هەلە حەڵەتی ئیسراحەتە مەغزیش ئیسراحەتە سس بێدەنگ بە هەست ڕاگرە بۆ ئارامی هەوای هەناسەی دڵدارت ئەگە ئەو خەوت خەفتکە و نەفەسێکش ئەو نەفەسێ ئەو هەناسەیە نەرمە ئاهەنگدارە ئەو وەختە کلمەیەک هەیە جوانی نووسوو بە ئینگلیسی پێڵەن سلیپینگ بیوتی مەفهومێکی ئەفسانەیە گوایە کشێکی زۆر جوان لە ئەفسانەی قەدیمە نفرینی لێەکەن یا هەرچی وەختە کارێکی سحرێکی پێ وارە دەکەن کە خەوی پیا بکە پێ وڵێ لە ئەفسانەکان هەیە کە جوانی نووسوو یا سلیپینگ بیوتی 100 ساڵ خەوتووە و دوایە بلەخرە شازادەیەک تێت ماچیەکات کە خەبەرێ بێتەوە ئەمە لە ئەفسانەکان وایە وەلێ من لەم شێرایەزم نەوازی لێ بنە با ئیسراحەت بکە با هەناسەی نەرماژۆی جوانی نووسوو با سەماکا و پێی ناز بنێ بە گۆڵفەرشی نەرمونیانی بێدەنگیدا پێی ناز بنێ بە گۆڵفەرشی بێدەنگیدا هەست ڕاگرە بۆ شەپۆلی نەرماهەنگی با پەردەی گوێت بلاوێنێ بە دەمارەکان تا ئاژین بێ وریا بە دەست نەوەشێنی خەونی نیانی نەشێوێنی با تێک نەچێ وەزنی شەری هەناسەکەی ڕانەچڵەکێ لە بێدەنگی ڕێگە مەدە شنەی شەماڵ بدا لە گۆینای نازدارە دوای پەڕێنێ لە شین خەو مە دروست بە پێچوانەی گۆرانیەکەی ماملەیەکەوە باش شنەی شەماڵ بێ بە شەو بدا لە گۆنای نازدار ڕاپەڕێ لە شین خەو لێراڵێ دەست نەوەشێنی کارێک نەکەی کە ئەو خەبەری بێتەوە حتا ئیجازە مەدە شنەی شەماڵ بدا لە گۆینان نازدارت ڕای پەڕێنێ لە شین خەو لێگەرە با بخەوێ ئای چەند خۆشە بێدەنگی شەو شەرت بە هەرگیز نەیگۆڕمەوە بە زوڵاڵترین گۆرانی باڵندە خۆشاوازەکان شەرت بێ نەیدەم نە بجریوەی بولبول و نە قاسپەی کەو
ئای لە خۆشی بێدەنگی شەو تۆ خۆش بێ خۆش بیسپاس ئەمە شێری بێدەنگی شەو مەجالمانە بێ ئەگەر کەسانێک باتۆژ بۆ کە ئەومانە لە نەدەرا بێ کە ئەمە تۆزێک شێرێکی نۆرماڵ نییە، شێرێکی خلافی جەریانە، بەڵام بەنەزەری من نۆرماڵی زندگی ئەمڕۆ ئەوەیە خەڵک ئەکسەریەتی خەڵک بە ڕۆژە کارەکە 6 ساعت 7 ساعت 8 ساعت جاری وایە 10 ساعت کارەکە دوای بڵەخە احتیاجی بە ئێستراحەتەیەتر ئێستراحەتش نازانم چەنە ئیمکانیە چونکە ئەوە تەلەڤیزیۆن هەیە و ڕەکلام هەیە و کەمرشیاڵ هەیە ئەوانە خۆشە نایڵێ ئینسان بخەوێ ولی وەختێک ئەخەوێت تا وەختێک خەوەریە بێتەوەیتر چەند ساعتە ئەو واخانە ئەو بەشەرە خۆیت ئێستراحەتەکە وەختە ئێستراحەتەکە ئەشێ ئەترافیان کولەن ئەشێ محیتەکە وەها بێ کە ئیجازە پێ بدا و ئێستراحەتە بکە دووبارە خۆی زیینوو بکاتەوە بۆ سۆزی دووارە بتوانێ ژیان بکە ناژم حتممە بتوانێت کار بکە ئومێدوارم واقعان فاصلەی بینی کار و زندگی وای لێ بێ فرەتر ئینسانەکان فرەتر زندگی بکەن تا کار بکەن کار بکەن بۆ ژیان نەک ژیان بکەن بۆ کار بەرحاڵەوە ئەگەر کەسانێک بەلایانەوە بۆ ئەو شێرە ئیبهامێکی واتیا هەر لە کاناڵەکەی بانگەواز و سوال بکەن تا ئێمە لە بەرنمەیەکە جاوی بدەین خب ئەمە شێری بێدەنگی شەویسە شێری فەرشی ماڵەکەم فەرشی ماڵەکەم شێرێکی ئیجتیماعی سیاسیە لەواخە یعنی جامعەی تەشویق کردووە بە ماڵێک کە فەرشەکەی خەوش و خاڵ و خولاسە ئاشغاڵ ومانەی فرای هاتیە احتیاجی بۆ هەستکەم فەرشە بتەکێنی تۆجێ ئەم شێرە تقریبا بە تاریخەکەی بێژم ئەم شێرە بەهاری 1966 وێژیاگە یعنی ئیسە تاوسانی 2026 وازام ئەکاتە ئەکاتە 6 ساڵ دروست 6 ساڵ یعنی کەمێک زیاترە لە 6 ساڵ شاید 1-2 مانگی زیاتر بێت لە 6 ساڵ بۆ لێ هەر لەم بەینا ئەتفاقەن لە جێگەیەکە دامنابوو یەکێک لەو هاوڕێیانێک کە سابقەدارە و تەجربەی کێوتوی اتفاقا ئیسە فرەتر لازمە فەرشی ماڵەکە بتەکێنی یعنی مەزمەوەتە با نەچێن ناو بەحسەکەی با خودی شێرەکە بخێنمەوە ئەوەختە ئەم شێرە چونکە محتەواکەی عیبارەتە لە تەکاندنەوەوانە فۆرمەکەیشی ریتمیکە ریتمی هەیە وەزنی هەیە فەرشی ماڵەکەم ڕەنگی کاڵە بەختی تاڵە غەرقی تۆز و خەوش و خاڵە مامە عنکەبوت خوشبنی نەماوە نەیتەنێ جێ نەماوە هەڵنەخا پەتی سحری فوی دەمی کەمەندە مێشە خاتە بەند مێشی گەورە خۆی و غیرەتی پەتپساندنێکی لازمە ئەمە مەسەلێکی ئینگلیسی هەیە داوی عنکەبوت بۆ مێشی زەعیفە ئەگەنام مێشەکە قەوی بێ گیر ناخوا داوی عنکەبوتەکە ئەپچرێنێ و دەرەچێ وەلە زەعیف پێوە بێ سحری فوی دەمی کەمەندە مێشە خاتە بەند مێشی گەورە خۆی و غیرەتی پەتپساندنێکی لازمە فەرشی ماڵەکەم هەرچی نەخشی تەخت و منبەر و مناریە سیسرە گرمێکی لێ چەقاندووە قیژە قیژ و گارەگاریە سیسرۆی بەزاندووە سیسرۆ خەتیبێکی قەدیمی ڕۆمیە مەشهورە پرە مەشهورێتە بە ئەڵێ سیسرک خۆزانی چێتس سیسرک حەشەرەیەکە کە معموڵەن لە وەختی خەوش و خاڵەوەمانە فرەتر ئێژە فەرشی ماڵەکەم هەرچی نەخشی تەخت و تەخت تەوانی هیچ سیستمەکە منبەر و مناریژن سیستمەکە چون فەرشەکان معموڵەن ئەم جۆرە نەخشیانە هەیە لەبان ئەم نەخشەگەلۆ
سیسرک ڕمێکی چەقاندەوە و خەریکی سخەنڕانیە سیسرۆی بەزاندووە سیسرۆی قەدیم فەرشی ماڵەکەم بەداوی جاڵجەڵۆکە نەخشەکانی بوونە چنجڕووکی پەسپەسۆکە بوونە هەیکەلی جنۆکە فەرشی ماڵەکەم تەکاندنێکی لازمە کی هەسووچی دەست دەمێ کێیە بێتە یارمەتی خۆ هەواڵەکەم وە نەوزی خستە خۆ هەواڵەکەم قورب بە ماڵەکەم نەخشی خەوش و خاڵ ڕوومەتی پرخە پرخی خەویەتی ڕاشچەکاندنێکی لازمە ئەمە ئاخرەکەیتە یعنی بلەخرە نەفرێک خۆ ناتوانێ فەرشەکە بتەکێنێ ئەشە کەسێک بێتە یارمەتی وەلە متاسفانەژێ ڕفێقەکەم ئەوش خەوتۆ لە بانم فەرشتۆ نەخشی خەوش و خاڵە ڕوومەتی پرخە پرخی خەویەتی ڕاشچەکاندنێکی لازمە ئەمە شێری فەرشی ماڵەکەمە پێشکەش کرا بۆ چونکە قەدیمیە و مەشهوریشە پرە کەس بیستوێتی ئیتر شەرحی نەدا ئەم کتێبی هەرێمی شێویشە چاپی دوومەکەی منتەشر بووە ئەگەر پشتەکەشی هەروابێ لە پشتەکەیەوە شێری فەرشی ماڵەکەم بە خەتی خۆم هەیە ئیتر کاری من تەواو بووە کاکەڕەدا ستوانەوە من وازانمە دەورەتر شعرەکە مقدارێک تەوزیحی گێرەکە وەڵتان شێری فەرشی ماڵەکەم توضيح وسكم مفهومي ام شعرەوەیە کە فەرشی ماڵەکەم احتیاج بە تەکاندن هەیە بەڵێ هیچ خااتری چی بە خااتریەوە فەرشی ماڵەکەم غەرقی تۆز و خەوش و خاڵە شبی تەکێنی هەرچی فەرشە کە وای پێ بێ شبی تەکێنی وەلی خۆ وەختە وەسپێکا کە ئەم فەرشی ماڵەکەم چی پێهاتۆ مامە عنکەبوت خوشبنی نەماوە نەیتەنێ ئیتر فرسەتی بەگیراوە دو عنکەبوت جێگە بە جێگەی تاری دروهینت تاڵی کێشاوە و ئەم تاڵانە کە کێشاوەتی مێشەکەوێتە بینی ئەکەوێتە ناوی وەلەگە مێشەکە قەویبێ ئەی پسرێنە و دەرەچێ مێشی زەعیف ئەکەوێتە ناوی وەلە بەرحاڵەژێ هەرچی نەخشی ئەم فەرشەیە نەخشی تەخت نەخشی منبەر نەخشی منار سیسرک چۆ لێنێ ڕمێکی چەقاندووە و خەریکە هەرهەراکە سیسرک خەریکە هەرهەراکە سیسرۆ کە ناتقێکی مەشهوری ڕۆمی قەدیم بووە ناگەی بە پای ئەوە دوایەژێ بە داوی جاڵجەڵەکە سەرێنە عنکەبوت بە داوی جاڵجەڵۆکە نەخشەکانی بۆتە چنجڕووکی پەسپەسۆکە بۆتە هەیکەلی جنۆکە فەرشی ماڵەکەم تەکاندنێکی لازمە وەلێ کێ هەسووچی دەردەمێ لە کام لاوە بنەوم لەم فەرشە کێ دێتە یارمەتی خۆ هەواڵەکەم وە نەوزی خستە خۆ هەواڵەکەم قورب و ماڵەکەم نەخشی خەوش و خاڵە ڕوومەتی پرخە پرخی خەوێتی ڕاشچەکاندنێکی لازمە یعنی بەر لەوە بتوانی فەرشەکە بتەکێنی ئەشێ ڕفێقەکەت لە خەو خەبەر بکەیتەوە هەستە بە ئەم فەرشە بتەکێن بەیەکۆ ئەمە مەفهومی فەرشی ماڵەکەمە دووبارە ئەی خوێنمەوەی تەم جارە بەبێ شەرح و بەستە دێکلەمەیەکەم فەرشی ماڵەکەم ڕەنگی کاڵە بەختی تا غەرخی تۆز و خەوش و خاڵە مامە عنکەبوت خوشبنی نەماوە نەیتەنێ جێ نەماوە هەڵ نەخاپەتی سحری فوی دەمی کەمەندە مێش ئەخاتە بەند مێشی گەورە خۆی و غیرەتی پەتپساندنێکی لازمە فەرشی ماڵەکەم هەرچی نەخشی تەخت و منبەر و مناریە سیسرک ڕمێکی لە چەقاندووە قیژە قیژ و گارەگاریە سیسرۆی بەزاندووە فەرشی ماڵەکەم بە داوی جاڵجەڵۆکە نەخشەکانی بوونە چەندرۆکی پەسپەسۆکە بوونە هەیکەلی جنۆکە فەرشی ماڵەکەم تەکاندنێکی لازمە کێ هەسووچی دەست دەمێ کێ بێت دێتە یارمەتی خۆ هەواڵەکەم وە نەوزی خستە خۆ هەواڵەکەم قورب ماڵەکەم نەخشی خەوش و خاڵە ڕوومەتی پرخە پرخی خەویەتی ڕاشەکاندنێکی لازمە
ئەمە بەهاری 1966 ئەم شێعرە وتراوە. ئیسە من یعنی شتەکە فرە معلوم و ئاشکراست کە لە عین ئەوە کە قاڵیەکە تەوسیفەکات تەکاندنی گێرەکە هەواڵەکەی خەوەرە و کاتە دیکەن وەلێ لە واقع منزور هەر جامعەیەکە کە هاینتیا و وەخت قاڵیتەکان نەکە وەک انقلابێک کە تۆ هەواڵەکانەوە خەوەرەوەکەیتەوە دقیقاً واسە ئەوەتەمە شێرێک مربوطە بە 6 ساڵەوە بەر 6 ساڵەوە بەر ئەو جامعەوە من تیا زندگیم کردووە خب جامعەیەکی نەوعێکی تر بووە ولا ئەو وەختی شێ احتیاج بە تەکاندن بووە و انقلابێک کریا مەشا بۆ انقلابە مەشا ئەو جامعە ئەو تەکاندنە سولەتی بگرتایە خب تەقالەیەک دریا ئیدامەیەک بوو بۆ ئەو کارە ولا بەس سەرنجام نەگەی ئێستا دوای 6 ساڵ دووبارە کەسێکم شێرە بخوێنێتەوە واقعاً فەرشی ماڵەکەم تەکاندنێکی لازمە ئێستا فرەتر لازمە وەلێ یەک شتی هەیە ئەڵبەتە ئەو وەختە من لە شێعرەکە وتومە هەواڵەکەم پرخەپرخی خەویەتی ئێستا ناتوان بێژم پرخەپرخی خەویەتی ئێستا خۆشبەختانە نسبە بە 6 ساڵ بەلە ئێستا فرێک لەو کەسانە کە ئەتوانن ئەم فەرشە بتەکێنن فرێک ئیسەیتن نەخەفتگەن احتیاجیان نییە بۆ ڕایان شەکێنی خۆیان وریان و هەن لەمایانە چەندین دەفا هاتینە سەرمایان خو بە نەتیجە نەگەشتون لە بلاخرە شتە بە نەتیجە بگێ جامعەش منزور تەنها ئەو جامعە نییە کە مەسەڵەن بە ناوی کشوەرێک و ناو نریاگە جامعە کولەن موجودیەتێکی جەهانی هەست ئیمڕۆ من لەوەخا ئەم جامعە کە ئێمە تیا هەین چ لە کوێنەوە تا کوێنە کوڕی زەوی جامعی جەهانی احتیاجی بە تەکاندنێک هەیە بەرهاو بازم دەتوی چاوە خۆش بێت مانی نەوی خۆش بێ ئومێدوارم نادام من ئەتوانم یانە وەلە بالاخره نەسلی جوان الان مخصوصا النسلی ئەوەی کە پێش نەسلی زد یا بە تۆری کولی نیروی اجتماعی ژن بە نەزەری من ئەوانە نیرویەکی گەورەی اجتماعین کە ئەتوانن فەرشی ماڵەکەم بتەکێنن حەسابی امیدوارم بەهەرحاڵ گەیبینە ئاخر بەرنامەکە خواهشەکەم لە هەر کەسێک ئەگەر نەزەرێ پێشنەهادێ قسەیکی هەست لە قسمەت کامنتەکانە بینووسێت ئەم بەرنامە هەم لە کاناڵی تیوەکەی ساکتاوە پەخشەوێتەوە هەم لە کاناڵی تیوەکەی بانەوازە ئەو وەختە خۆشحاڵین نظر خۆتان بنووسن هەروەها ئەگەر تا ئیسیشە سابسکرایب نەوبن بۆ هەردوو کاناڵەکە حتما خۆتان سابسکرایب بکەن منیش دامێ قسەکە توامێش خواهش دەکەم ئەوش ئەم ئەستلاحی poetry of experience یعنی شێعرێک کە ڕەبتی بە تەجربەی زندگیەوە هەست کەسێک لەم بارەوە نەزەرێکی هەست حەزەکە زیاتر ڕۆشن بێتەوە ئەمیشە خۆی مەفهومێکە کە بە نەزەر من زۆر ضروریە ئەمڕۆ باسی لێنێ ئێمە فقط باسی شێعر ناکەین باسی شێوەی شێعر وتنیش هەرشە بکەین بە جۆرێک قسەکانە کامڵەن دروستە دەستی چاوە خۆش بێت لا ئێوە خۆش بێوەی بن ئارزوی سلامەتی کامڵ و شادی پایدارەکەم بە خۆتان